بارودۆخی نەئارام و هێڕشی ناڕەوا وای کرد کە داوا لە 4 وەزیر بکەم کە حکوومەت بەجێ بهێڵن. نزیکەی هەفتەیەکانی چیروان بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێم وەزارەتەکانی بزوتنەوەی گۆڕانی بە وەکالەت بۆ وەزیرەکانی پارتی دیموکراتی کوردستان لەناو حکوومەتدا سپاردووە. ئەوەش نیگەرانی لای بەشێک لەلایەنە سیاسیەکان دروست کرد. ئێستاش بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی سیاسی هەرێم بەشێک لە سەرکردەکانی عێراق سەردانی هەرێمی کوردستان دەکەن. لە هەنگاوی یەکەمیشدا عەمار حەکیم سەرۆکی ئەنجومەنی باڵای ئیسلامی عێراق سەردانی شاری سلێمانی کرد و بەجیا لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتی و بەزوتنەوەی گۆڕان کۆبووەوە بۆ تاوتوێکردنی بارودۆخی سیاسی هەرێم. هەر بۆ تاوتوێکردنی بارودۆخی سیاسی هەرێم بڕیارە سەرۆکی ئەنجومەنی باڵای ئیسلامی عێراق لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانیش کۆ دەبێتەوە. پاش تێکچوونی پەیوەندیەکانی نێوان پارتی و گۆڕان و ئاڵۆزبوونی دۆخی سیاسی هەرێم سەردانەکەی حەکیم بە یەکەم سەردانی سەرکردەیەکی عێراق دادەنرێت بۆ هەرێمی کوردستان. پاش سەردانەکەی حەکیمیش بۆ هەرێم بڕیارە سەلیم جبووری سەرۆکی پەرلەمانی عێراق سەردانی هەرێم کات و لەگەڵ بەرپرسانی لایەنە سیاسەکانی هەرێم کۆ ببێتەوە. کاوە محەممەد پەلەمانتاری فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق بەێنارتی وت بڕیارە ڕۆژی چوارشەممە سەلیم جبووری بۆ ئاساییکردنەوەی دۆخی سیاسی هەرێم سەردانی هەولێر بکات و لەگەڵ یەکگرتوو و کۆمەڵی ئیسلامی کۆ ببێتەوە و دواتریش سەردانی سلێمانی بکات و بەجیا لەگەڵ گۆڕان و یەکێتیدا کۆ ببێتەوە. وتیشی پێشتر سەلیم جبووری لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کۆ بووەتەوە. پاش زیاتر لە مانگێک هێشتا دۆخی سیاسی هەرێم هەر باڵۆزی ماوەتەوە. لایەنەکانیش بەتایبەت پارتی و گۆڕان دوورن لە یەکتر بۆ گفتوگۆکردن لەگەڵ یەکتر. مەسەلە لای پەرلەمان و حیزبەکانە ئەوان چ بڕیارێک بدەن طبعاً ئەوە دەبیتە بڕیار. پارتی سوورە لەسەرەوەی کە گۆڕان دوور بخاتەوە لە حکومڕانی هەرێم. لە بەرامبەرشدا گۆڕان دەڵێت پێویستە وەزیرەکانیان بگەڕێنەوە ناو حکوومەت و سەرۆکی پەرلەمانیش بگەڕێتەوە پەرلەمان. هەردوو لامان جەختمان لەسەرەوە کردەوە ئێمە ئەبین بە بەشێک لە چارەسەر هەرچی یەکێتیشە بەپێی دوایین قسەی مەلابەختیار لێپرساوی دەستەی کارگەری مەکتەبی سیاسی یەکێتیش ماوەیەکی دیکە کۆبوونەوەی دووقۆڵی و سێقۆڵی و چوارقۆڵەکان دەست پێ دەکەنەوە. چەند ڕۆژێک بەسەر ئەو لێدوانەی مەلابەختیار تێپەڕیوە، بەڵام تا ئێستا ئەو کۆبنەوانە لە نێوان پێنج لایەنەکەدا دەستیان پێ نەکردوتەوە. هەڵوێستی ئەم لایەنانە وەستاوە لەسەر هەڵوێستی پارتی. یەکگرتوو و کۆمەڵی ئیسلامیش هێشتا داوای گەڕانەوەی دۆخی سیاسی و حکومڕانی هەرێم دەکەن بۆ پێش 12 مانگی ڕابردوو. سەردانی بەرپرسە باڵەکانی عێراق بۆ هەرێم بۆ ئاساییکردنەوەی پەیوەندی نێوان لایەنەکان بەتایبەتیش گۆڕان و پارتی لە کاتێکدایە پێشتر پارتی ڕەتی کردەوە داوای لە هیچ کەس و لایەنێکی ناوخۆی و دەرەکی کردبێت کە نێوەندگیری لە نێوان ئەوان و گۆڕاندا بکات. بە بڕای بەشێک لە چاودێران پێ ناچێت سەردانی بەرپرسانی باڵای عێراق بۆ هەرێم بتوانێت دۆخی سیاسی هەرێم بگەڕێنێتەوە بۆ پێش 12 مانگی ڕابردوو، چونکە پێشتر و بە چەند شێوازێکی جیاواز هەوڵ بۆ ئاساییکردنەوەی دۆخی سیاسی هەرێم دراوە، بەتایبەت لەلایەن ئەمریکیەکانەوە، بەڵام هێشتا ئاڵۆزی سیاسی هەرێم هەروە خۆی ماوەتەوە. هونەر ئەحسان، NRT